بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆز و سەری ساڵی کوردی، ئەمڕۆ بەشێکی زۆر لە خەڵکی قەزای بەردەڕەش و نەحەی کەلەکسی سەردانی ڕووباری خازر و بناری چای مەخلووبیان کرد. پەیامی پیرۆزبایی خۆیانیش ئاراستەی خزم و کەس و کار و هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەکەن. ئەو نەورزۆبی کاجوان ئاگری هەلکەن سەرێ ڕێکێ دەمەوێت لە ڕێگەی کەناڵەکەی گۆ پیرۆزبایی خۆم بە هەموو جیان ڕابگەینم بە تایبەتی هەر پارچەی هەر چار پارچەی کوردستان و کوردستانی خۆشەویستمان بە تایبەتی دەزانین دینی ئیسلام دەلێ خاوێنی نیوێ ئیمانە. پێویستە هەمیمان لەسەر خۆمان هەرجێک کە چینە پشتە خۆ خاوینکەینەوە. ئینسان لە خۆی وەدەست پێ بکات و دوایە پەیامەکە خۆ بە هەموو جیانیش دەڕابەرەوە. والله لقى باماناتي ما بقول كل شيء زاخوي ما هذا قديم مالنا بدرش بس صار زاخو دانشتي ما باش ئێستا چۆن گۆڕانکاریەکان الحمد لله زۆر خۆشە الحمد لله لەخۆ وڵا زۆخۆی بەزی زۆر خۆشە. بەشێکی زۆر لەو گەشتیارانە کە سەردانی ڕووباری خازریان کردووە گلەیی لە کەمی خزمەت گوزاری دەکەن و دەڵێن حکوومەت وەک پێویست گرنگی بەم ڕووبارە نەداوە. ئەمە منطقەی نەبەز ڕووباری خازرە دەڤەری گۆرانەتی بەعام ئێحمال کرایە، هەر بەعام ئێحمال کرایە، چ لە بۆ گۆرانەتی نەکرایە. ئێستا دەچێ ناو گوندێکی چیای سێ مالە لە جێشی شارع لە بۆی چوویە. ساڵانە لەگەڵ هاتنی جەژنی نەورۆز و سەری ساڵی کوردی گەشتیارێکی زۆر لە پارێزگای مووسڵ و قەزای شێخان و قەزای بەردەڕەش سەردانی ڕووباری خازر و بناری چای مەقلوب دەکەن و بەشێک لەو هاوڵاتیانەش بە لە بەکردنی جلوبەرجی کوردی و خواردنی کردەواری سەردانی شوێنی گەشتیارەکان دەکەن. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، ڕووباری خازر.